بۆ یەکەم جارە حوسیەکان ڕای دەگەێنن کە بە موشکێکی کڕۆسێرشیان کردوتە سەرتاوەری چاودێری فڕۆکەخانەی شاری ئەبها لە باشووری خۆرئاوای سعودیە و سیستەمی ڕاداری فڕۆکەخانەکەیان لە کار خستووە. لە لای خۆیەوە سعودیە لەو بارەوە ڕایگەیاندووە کە ئەو موشەکە هۆڵی پێشوازی میوانەکانی کردوتە ئامانج و 26 کەسی بریندار کردووە. لە 2 هەفتەی سەرەتای جەنگی گەردەلوولی مکوڕبووندا عەمید ئەحمەد عەسیری ڕایگەیاند کە هێزی ئاسمانی شانشینی سعودیە و هاوپەیمانەکانی زیاتر لە 180 ژێرخانی توانەکانی میلیشەی حوسیان لەناو بردووە و زۆر ناخایەنێت کۆتاییان پێدەهێنن. لە دوای ئەوەی جەنگ چووەتە ناو ساڵی پێنجەمەوە ڕۆژ لە دوای ڕۆژ حوسیەکان بەهێزتر دەبن و سعودیەکانیش دەستەوسانتر دەردەکەون. هەر بۆیە لە دوای لێدانی وێزگەکانی گوێزانەوەی نەوتی خۆرهەڵات خۆرئاوای ئەو وڵاتە لە قوڵایی 1100 کیلۆمەتری ناوخۆی سعودیەدا شا سەلمان عەبدولعەزیز بۆ کۆکردنەوەی پشتیوانی ناوچەی و نێودەوڵەتی بانگشتی 3 لوتکەی هاریکاری کەندا و کۆمکاری عەرەبی و ڕێکخراوی هاریکاری ئیسلامی کرد کە لەوێژ نەیتوانی ئەو دەستکەوتە بەدەست بهێنێت کە پێویستی پێی بوو، ئەویش ئیدانەی ئێران بوو. سعودیە لە پلەبەندی چاکڕیندا پلەی یەکەمی هەیە و ئیماراتیش بە پلەی حەوتەم دێت. سەرەڕای ئەوە حوسیەکان بە موشکی بالیستی و فڕۆکەی بێفڕۆکەوان کە نرخەکەی لە 3000 دلار تێناپەڕێت قوڵای ئەو دوو وڵاتە دەکاتە ئامانج لە کاتێکدا ئەو دوو وڵاتە خاوەنی پێشکەوتوترین سیستەمی بەرگری ئاسمانین. لێدانی وێزگەکانی کۆمپانیای ئارامکۆ لە نزیکی پایتەختی سعودیە و ئاراستەکردنی ئەو فڕۆکانە توانایەکی تەکنەلۆژی پێشکەوتویان پێویستە. ئەوە لە کاتێکدایە سعودیە بە ملیارەها دۆلاری خەرجی کڕینی سیستەمی پاتریۆت و چەکە دژە ئاسمانەکان کردووە. لێرەشدا ڕاستی ئەو بۆچوونە سەربازیە دەردەکەوێت کە سیستەمی پاتریۆت بۆ وڵاتێکی فراوانی وەکو سعودیە کاریگەر نییە. بەتایبەتی ئەو پەڕی مەودای ڕوبەڕووبوونەوەی ئامانجە ئاسمانەکانی لە 84 کیلۆمەتر تێناپەڕێت. بەکارهێنانی موشکی کڕۆس کە لە ناو چوارچەوەی بەرگی گازی زەویدا دەفڕێت و زۆرجار بە شێوەیەک نزم دەبێتەوە کە ئاسەمە سیستەمە ڕاداریەکان ئاشکرای بکەن. بۆیە لەم قۆناغەدا ئەو موشەکە و فڕۆکەی بێفڕۆکەوان لە هاوکێشەی ترسی حوسیەکاندا کاریگەرترن لە موشکی بالیستی کە بەرزەفڕن و لە دەرەوەی بەرگی گازی زەویدا بەرەو ئامانجەکەیان ئاراستە دەکرێن و ئەگەری ڕێگری و خستنە خوارەوەیان زۆرە. لەگەڵ ئەوەی لە ناوچەی سنووری باشووری سعودیەدا حوسیەکان توانیوانە هێرشی گەورەی وشکانی بکەنە سەر سوپای سعودیە و زیانی گەورەی لێ بدەن، بەتایبەتی لە ناوچە سنووریەکانی جازان و نەجران. بەڵام هێرشی موشکی و فڕۆکەی بێفڕۆکەوان کاریگەریەکی دەرونی خراپی لەسەر وەبەرهێنەکان دەبێت، چونکە سعودی و ئیمارات بە شێوەیەکی بەربەڵاو پشت بە سەرمایی وەبەرهێنە دەرەکیەکان دەبەستن. سەرمایەداریش کە بزانێ شوێنی وەبەرهێنانی سەرمایەکەی لە مەترسیدایە ناچێتە شوێنی مەترسیەکە و بگرە ئەگەر پرۆژەشی هەبێت دەستی لێ هەڵدەگرێت. هەرچەندە هاوپەیمانی سعودی و ئیمارات بە گەماروی ئابووری ملیۆنان یەمەنی ماڵوێران کردووە و بەپێی ئامارەکانی نەتەوە یەکگرتوەکان 12 ملیۆن یەمەنی لە قاتوقڕیدان و ئەگەر یارمەتی مرۆییان پێنەگات ژیانیان لە مەترسیدایە. بەڵام وەکو دەردەکەوێت لە گۆڕەپانی جەنگدا سەرکەوتو نەبوون، چونکە لەلایەک مەبەستیان یارمەتیدانی یەمەنیەکان نەبووە و زۆری نەشیان بە پشتیوانی ئیخوان موسلیمینی دەزانن. لەلایەکی تریش دەیانەوێت یەمەنێکی بێهێزی بێ ئیرادە و بگرە پارچە پارچەکرا و دراوسەیان بێت. ئەوە ژوای کردووە کە حوسیەکان وەکو شۆڕژگەر و نیشتیمان پەروەردەر بکەون و جەماوەریش باوەڕ بە دروشمەکانیان بکات.